بینەرانی خۆشەویست جوانترین سڵاوتان لێبێ دێوارەتان باش خۆم بە خۆشحاڵە زانم کام ئێوارێژ لەگەڵتانم هیوادارم کامولایەکتان ئێوارێکی خۆشتانە بێت و تەندروستێکی باشتانە بێت بێگومان بۆ ئەمڕۆژ پرۆگرامێکی بەسوود و پڕزانیاریمان بۆ ئامادە کردوون هیوادارم کاتەوای پرۆگرامەکە بەدڵی ئەو بێت و لەگەڵمانە ببنەوە عزیزان و خۆشەویستان ئێمە میوانەکەم ئەمڕۆ لە ڕاستەوخۆ لە شاری کەرکووکی خۆشەویستەوە لەگەڵمدایە شانۆکارە ئەویش دکتۆر عەلی نامیقە کە لە 2005 پەیمانگەی هونەرە جوانەکانی تاو کردو و دواتر کۆلێژی تاو کردووە ئەتوانین بڵێن کە لە ماوەی ئەو ساڵانەدا بەشداری کۆمەڵێک لە فستیڤاڵی کردووە هەم لە عێراق و لە دەرەوەی عێراق و هەروە خەڵاتی باشترین ئەکتەریشی بەدەستێنا بە خۆشحاڵیەوە دکتۆر عەلی ئێستا ڕاستەخۆ لەگەڵماندایە بۆی پێکە گفتوگۆ بکەین دەربارەی ئەزموونی کاری دکتۆر عەلی و هەروە بە شێوەیەکی گشتی باز لە بارودۆخی شانە و هونەر بکەین لە شاری کەرکووکیش لە ئێستا لە سەردەمی کۆرۆنادا دکتۆر عەلی سڵاوت لێبێتم کاتۆ باش سڵاوت لێوێ ئەم کاتی تۆ و کاتی هەموو بینەرانش باش زۆر سپاس دەکەم دکتۆر عەلی ئەمێ سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم کە لە سەردەمی کۆرۆنادا بە شێوەیەکی گشتی کارە هونەرەکان لە شاری کەرکووک و بەتایبەتر شانۆ لە ئێستاە چۆن بەڕێوە توانی بڵێن کا دەستان کردوتەوە بە کارەکان و چالاکی هونەری دەستی پێ کردوتەوە لەو شارە؟ بەڵێ خانم ژان ئێمە وەکو پێشەوەی کە کۆرۆنا هەبێت لەم شارەیە کارەکان بە باشی ئەڕۆشتە ڕێوە هەتاکو ڕادەیەک جیاواز بوو لە شارەکانی تر بەڵام لە دوای سەردەمی کۆرۆنایە هەموو کارە هونەرەکان ڕاوەستا نەکەرکاری شانۆ هەموو هەر کارێکی هونەری شێوەکاری بێ سینەما بێ هەر شتێ بوو لەم شارە ڕاوەستا دواتر کە ئەم بارودۆخەکە بەرەو باشتر ڕۆی ئێستاکە تقریبەن وان کارەکان خەریکە دەست پێکاتەوە گروپە هونەرەکان ئەوانەی کە ئانێکاری شانۆیی بکەن یان کارێکی هونەری بکەن ئەتوانن لە ئێستایا کاری بۆ بکەن و ئەنجامی بدەن بەڵێ کاتە بە شێوکی گشتی سپاس بەخوا کە کاروبارە هونەرەکان بەڕێوە ئەچێت بەڵام بەداخۆکە لە ئێستاش ئازانین کە ڤایرۆسی کۆرۆنا یانی لە تەشەنەسەندنە بەداخۆکە ڕۆژانە بیستین کە چەندین ئازیزمان لە دەست دەدەین و ماڵاوایمان لێکەن بەڵام لە ئێستاکەوە سەرقاڵی کار هونەرەکانن لە شاری کەرکووک لەوێ بۆ نمونە خۆپارێزی چۆنە لە کاتێکی بەڕێوچوونی کار و چالاکی هونەرەکانە یعنی ئەو لایەنەتان پەیڕەو کردووە؟ خانم جان ئەمە هەر کاتێ مەسەن هەر گروپێکاوێ کارێکی شانووی بکەیان کارێکی هونەری بکات پێشوەقت کار بۆ ئەوکات چۆنی ڕێنمایە تەندروستیەکان ئەنجام بدات و بۆی هیچ کەسێکی تر هیچ ئازیزێکی ترمان هیچ خۆشەویستێکی ترمان تووشی کۆرۆنا نەبێت تەباعەتی ئیجتیماعیە کرد لە بینی کەسەکان ما بڵین لە بینی هەر کورسێک بۆ کورسێک مەترێ بۆ مەترونیوێ مەجای ئەبێت بۆی هەر کەسێک دابنشێ بتوانێت هەناسەیان بەرێکتر نەکەی و ملامەسە نەبێت لە هەمان کاتە کارەکە تاوا بێت بینەران نێزگی ئەکتەر نەکەوێتەوە ئەو باشترین چارەسەرە بۆ ئەوی کە بتوانین بە شێوازێ نمایشەکانمان پێشکەش بکەین. زۆر باشە دکتۆر عەلی لە ئێستا لەم سەردەمەی ئێستادا بینەری کارە شانۆییەکان یاخۆت هەموو کار و چالاکی هونەرەکان ئەوانەی کە تۆ ئاگاداری کە لەو شارە عزیز و خۆشەویستە بەڕێوەچێت بینەر لە ئێستا چۆنانی ئامادە بێت بۆ بینینی و کارە هونەریانە؟ بەڵێ ئەمەوێت تۆزە بگەڕینەوە بۆ ڕابردوو ئەنجا بینەوە سەر ئەم سەردەمی کە لە ئێستای هەیە لە ڕابردوو بینەر لەم شارەیە تۆزەیە کەمتر بوو بە شێوەیەک کە کارێکی هونەریتە کرد بینەرێکی زۆر کەم موجودیە بوو ئامادەی ئەبوو بەڵام ئێستا خۆشبەختانە هۆکارێکی بینەر زیاتر بوو بەرەو زیاترش ئەڕوا ئەمەش هۆکارەکەی ئەوەیە کە سنتەری ڕۆشنبیری هەیە لەم شارە کرایەوە ئەوە بۆی ئەو هۆکاری کە بینەرێک زیاتر بکات و بەرەو زیاترش بڕوا ئەمەشە لە خاڵەکانە سنتەرەکەیشە لە خاڵە سەرچەکان بوو دواتر کارە هونەرەکان بۆ خۆیان ئەسەپێنن کەوا لە بینەر بکەن بێنە ناو هۆڵە شانۆیەکانەوە یان هەر هۆڵێکی ترەوە. زۆر باشە کاتە دکتۆر عەلی با پێکەوە لەگەڵ بینەرانە هەندێک لە کارەکانی تۆ ببینین و دواتر ئەگەڕێنەوە بۆ گفتوگۆی زیاتر فەرموون. أستغفر الله واصلا دەست ماچکردنایانە نەمانە هاي
بگەڕێەوە بۆ نیشتیمان بەڕێزرای بەڵێ بگەڕێەوە ئەڵڵا چەند خۆشە بەڕێز ئیزرایل ئەگەڕێەوە بۆ نیشتیمانە لەگەڵ هاوڕێکە پیاسێگەکەم قاوەیەکی تاڵ ئەڵڵا بەڕێز ئیزرایل ئەزانی زۆر خۆشە زۆر خۆشە ئاژا بەڕێز ئیزرایل ئەزانی دەمێکە جۆم لە نوکتە و سوحبەتی وانە بووە نوکتە و سوحبەتی چی سێرکە مەبەستم شەید بی شەید بوونێکی ڕاستەقینە پێناو نیشتیمان دڵنیامە و کاتە جەنگێکی تر هەڵگیستاوە ئەوەت نەبێنا جەنگ کۆتایی پێ نایە ئەکرێ بۆ خۆ لە جەنگی داهات و شەید بی چیت وە بۆ جەنگی داهاتووشەیە زۆر نێزیکە بەڕێگاوەیەگە بەڕێز ئیزرایل با من و تۆ بگەینە ڕێکەوتنێک لە نێوان باشە ئەم جاریان کە من شەهید دەبم یا ئەمرم دڵنیای لە قسەکەت بەڵێ زۆر دڵنیام من زۆر درەنگ زانیم ئەم ژیانە جگە لەگەڵ تەجارێک هیچی تر نییە ئەی ئەو کەسی ئەواشتی وایە دایکی ئەو ناوی چی بوو دایکی هێژار خدای کاکەسات چۆن پێم کرد داشی ڕوبەڕۆ دومان قسەکەین بۆ خەڵک بێدەبێمانەوە بۆ خەڵک پێبزانێ بۆ خۆمان قساگەین نەکەن نەتیجە وەڵڵا منتم وا باشتر هەردووکمان بێک و دانیشن بگەینە ئەنجامێک بۆ ئەم دۆسیەی نێوانمان لە هەمووی باشترە کاکەسات باوە نییە ماشەڵێ کێشەکە وایە لە دەڕێ ئەم گوارا بۆ منی گیانێک بوونی نییە ئەوها کاکەژار زۆر جوانە سەرکە تۆ ناتوانانی گاتەڵە پێ بکەی کازانیانی تەواوی هەیە لەسەر ژیان بگرە جێگا بەرگەی شێتەکانی تۆ ناگرێت لێرە هەموو شتێک ڕاستیە بەڵێ بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوام دەبین لەگەڵ میوانەکەم دکتۆر علی نامیق دکتۆر علی پێشەوەی بێمە سەر باسکردن لەم کاری کە بینیمان ئەمێ پرسیارە ڕاستێ بەڕێز بکەم کە ئێوە گروپێکی هونەری نەشاری کەرکووک یا خۆتان وەکو شانۆکاران سەربەخۆ کارەکەن بەتایبەت وەکو خۆت بەڵێ خانم ئێمە گروپێکی هوەرین جگە لە گروپەکەی ئێمە کۆمەڵی گروپی تر هەیە ئەم گروپی ئێمەکەی سەکاری تیاکەین گروپی کاتی هوەرە ناوی گروپی کاتی هوەرە ئەو ئەندامانی ئەم گروپە دەرچوی پەیمانگای هوەرە جوانەکان و لە هەمان کاتە دەرچوی کۆلێژ هوەرە جوانەکانە بەشێکی تری تەیە کە هاوکارمان و لەگەڵمان کارەکەن لە ئێستا فێرغوازی پەیمانگای هوەرە جوانەکانن هەر کەسێک کە بێ لەگەڵ ئەمە ئیش بکات ڕەبتی بەوە نابێت بڵێن ئیلا ئەبێ لە گروپەکەی ئێمە بێ و لەگەڵ ئێمە ئیش بکە هەرێک لەم کەسانی هەرێک تاکێک لەم گروپی ئێمە ئەتوان لەگەڵ هەر کەسێکی ترا ئەتوانێت کار بکات ئەوە شتێکی ئاساییە ئەوەش بۆ هۆکاری ئەوەی کە شکاری شانوێی لەم شارە بەرەو پێشەوە بچێت ئەوە نەبێ بڵین خۆپەرست بین و تەنها بۆ خۆمان کارکەین و خۆ بە خۆ بین ئێمە کاری ئەوواکەین بۆی هەموو شانۆکارانی کەرکووک هەوڵی ئەوادن پێکەوە کار بکەین بۆ خزمەتبوونی ئەم شارە و بە شێوەیەکی بەرچاو شانۆ بەرەو پێشەوە بچێت لەم شارە باشە کاری خود لەگەڵەوەشا کە ئەزانی کە ینی بەدەر لە کورد بڵین کۆمەڵێک نەتەوەی کە هەوت کۆمەڵ نەتەوەیەتی کە لە شاری کەرکووکی خۆشەویست زەحنی نیشتەجێن و ژیانەکەن لە پاڵ بۆ نمونە نەتەوەی کووردا یاخود تورکمانی لە پاڵ ئەو نەتەوانەیە کار و چالاکی هونەرەکان لە شاری کەرکووک چۆن بەڕێوەچێت بەتایبەت ئێوە کە بۆ نمونە سەرقاڵی پرۆڤەکردن و هەروە ئامادەکارین بۆ ئەم کارە شانۆیە ئایا هاوکاری یەکترێکەن یاخود لە ماوەی ڕابردوو کارتان بەیەکەوە کردووە؟ بەڵێ بەدڵ نیایەوە لە ماوەی ڕابردوو کار کراوە کار لەسەر ئەوە کراوە مەسەلەن هەر نەتەوەیەکی تر با بڵین کورد و عارەب و یان تورکمان بەتایبەت ئێمە لەم شارەیە کە لە پەیمانگە کارمان کردووە هەستێن نەتەوەکەی تیا بووە پێکەوە کارمان کردووە و چالاکیمان هەبووە کارمان لەسەر ئەو بابەتانە کراوە لە ئێستاشە هەر بەردەوامە هەر کارێکە بە پێویستیمان لە هەبار کەسێک بێ ئێمە وەکو هاوڕێک سێری ئەوەمان نەکردووە مەسەڵ بڵێ ئەو نەتەوەی ئەو لە نەتەوەیەکی ترم لە نەتەوەیەکی ترم ئێمە بەیەکەوە کاری هوەریەکەین سێری ئەو ناکەین بڵێ ئەو لە نەتەوەیەک یان لە نەتەوەیەکەم
باشە دکتۆر علی بێن ئێستا باسکردن لەم کارە شانۆیە تازایە کە ئێوە پێم وابێت لە مانگی یەکەوە پلانیەوەتان بۆ دانابوو کە دەستکەمە پرۆڤەکردن بەم کارە شانۆیە بە ناونیشانی نیشتیمانێکی نە بەڵام بەداخۆ بۆ هۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئێوە ژانیم کارەتان دواخست بەڵام ئێستا سەر لە نوێ سەرقاڵی پرۆڤەکردنن کەوا بڕیارە لەم مانگی 11دا نمایش بکرێت پێم خۆشە زانیاری بدەیت بە من و بە بینەرانیش لەسەر ئەم کارە کێن ئەکتەرانی ناو ئەم کارە و هەروە ئەم کارە کاری دەرێنانی لەلایەن کێوە بۆکرێ بەڵێ وەکو جەنابەت ئاماژت پێکرد ئەم کارە لە سەرەتای مانگی ئیمساڵەوە کارمان بووی کرد دەستمان کردە پرۆڤەکردن دواتر بەهۆی بابەتی کۆرۆنا و ئەمانە کارەکەمان ڕاگرت لە ئێستا لە مانگیدا سەرەتای مانگیدا دەستمان پێکردەوە ئەگەر کارەکان بە باشی بڕاتەڕێەوە لە ناوڕاستی ئەم مانگە دەستەکەینە نمایشکردن لە 12 و 13 و 14 مانگی 11 نمایشەکە لە سنتەری ڕۆشنبیری سەعات 4 ئێوارە بینە سەر بابەتەکە ناونیشانی کارەکەمان بە ناو نیشتیمانێکی نوێوەیە لە دەرهێنانی ئالان هیوایە لە نواندنی کە خۆم نواندنی تێکەم دواتر حوسێن عەلی چرۆکامیل کاک ئەحمەد باهیر و لەگەڵ دارە عەزەدین کە 5 ئەکتەر لەم کارەیە بەشدارە. باشە کارەکە گەر بە کورتی کەمێک زانیاری مام بدەیت کە دەقەکەی باز لە چیەکە داخۆ چیرۆکی کارەکە بەڵێ چیرۆکی ئەم کارە کە نووسەرەکەی کە عەلی عەبدولنەبی زەیدی نووسیوەتیەوە لە 2013 نووسراوەتەوە بۆ چین و توێژێک بۆ ئەو سەردەمە لە 2013 نووسراوەتەوە ئێمە وەکو دەرهێنەر جارێکتر هەڵستایەوە و ئامادە باشیەکی تری تیا کردەوە و کۆمەڵی ئیزافاتی هەبوو بۆ بابەتەکە بە تایبەت لەم شارە لە 16 ئۆکتۆبر ئەم شارە زۆر نەهامەتی بەسەر هاتووە ئێمە 16 ئۆکتۆبر زۆر تەسیریکی با بڵین لەسەر دەرونی مرۆڤەکانی ئەم شارە هاتووە بە هەموو چینی توێژەکانیەوە تایبەت نەتەوەی کورد ئەوە وای کرد کە ئەم کارە بتوانین جارێکی تر ئامادە باشی بۆ بکەینەوە و کاری بۆ بکەین بتوانین لە ئێستاە بە ئێرەکردنی بۆ ئەم شاری ئەنجامی بدەین و نمایشی بکەین لە هەمان کاتایە پەیوەندی بە هەموو هەنێش چیرۆکی تری تێە هەنێ خاڵی تری تێ لە شارەکانی تری ئەم کوردستان و بگرە بە عێراقشەوە ئەتوانین نمایشێکی لە خۆی ئەگرێ پەیوەندی بەس بۆ نییە تەنها باس لەم شارە بکە چیرۆکی ئەم نمایشە باس لەواکات کەسێک کە شەهید بووە بەهەڵا شەهید بووە بەهۆی بڕیاری کەسێکەوە شەهید بووە حتمما ئەم کارە بە شێوێکی ڕەمزی باز لە بابەتەکانەکە هەتاکو کەسایەتەکانش ناوەکانیان بە شێوەی ڕەمزیە بۆ نمونە من خۆم دەوری ئیزرائیلە بینم بە شێوەیەکی ڕەمزی ئێمە ناوەکەمان هاوردووە دواتر ئەو کەسەی کە شەهید بووە کە شەهید بووە ئەو کەسە ئەبێ بگەڕێتەوە جارێکی تر بۆ نیشتیمان ئەبواە کەسێکی تر لە جیاتی ئەو شەهید بێت باس بەگشتی شتەکان بەم شێوەیەن ئەگەر زیاتر بچین ناو تەفاسیلی بابەتەکەوە ئەو کەسێک کە با بڵین کە شەهید بووە لە زەویەکدایان ناوە کە زەوی خۆی نییە ئەو کەسێکی تر ئەو زەویە مڵکی خۆەتی سە بۆ نمونە لە شارێکی تری گورستان نامانێ ئاماژە بە ناوی شارەکان دین گۆڕ ئێستا بە پارەیە ئەمانەیە باسی ئەلێش خاڵێکەیە کە باسی ئەواکەین کە ئێستا گۆڕ بە پارە ئەکردرێت و پێشووتر ئەبێ بیکڕیت و تۆ حازریکی بۆ خۆت کە پێشەوەی کە بمریت ئەبێت تۆ گۆڕی خۆت ئامادەی وەک چۆن خانوویەک ئەکڕیت ئەبێ گۆڕێکش بکڕی بۆ خۆت بەڵێ کاتە دکتۆر علی بەداخۆ ینی کارە شانۆیەکە خود دەقەکە و چیرۆکەکەی گێڕانەوەی هەموو ئەو بارودۆخوە هەروە ئەو ڕووداوە ناخۆشانەیە کە بەسەر میلەتی کورد و بە تایبەت کەرکووکی خۆشەویستە هاتووە ئەمە پرسیارە بکەم کە بێگومان ئێوە لەم کارە شانۆیە پەیامێکی گرنگتانەیە بێگومان هەر کارێکی هوەری پەیامێکی و یاخود ئامانجێکی گرنگی لە پشتەوەیە ئەتوانێت بڵین کە شانۆ بەتەنیا خۆی لە شاری کەرکووک توانیوێتی ئەو کاریگەریە دروست بکە لە گەیاندنی پەیامەکان یاخود لەوەی کە چۆنەڵی کاریگەریەکی باش بەجێ بهێڵە لەسەر ڕووداوەکان بەڵێ خانم ناتوانین بەڕاستی ناتوانین شانۆ نەگەشتەوە ئاستی تەنها خۆی پەیامێکی هەبێت و بگەێنێتە ئامانج حتمما کۆمەڵە چینی توێژی تر هەیە بە شێوازی تر ئانێ پەیامەکان خۆیان بگێنن شانۆش هیچ زرێخێکی ناکە لەو کارە ئێمە مەسەلەن بۆ نمونە من بە شێوازی شانۆ ئاسا نواندن ئەمێ پەیامەکەی خۆم بگەێنم نەک هەر پەیامی من پەیامی نەتەوەی
کورد لەم شارە ئەیە پامی بگەێنم پامی چەندین کەسە قسەکردنی دڵی چەندین کەسە ئەمانەیە لە ناو ئەم شانۆیە بیکەین ئامانجمان ئەوەیە کە بە خاڵی سەرەکی 16 ئۆکتۆبەر و هەموو ئەو کارانەی کە لە دوای 16 ئۆکتۆبەر بەسەر ئەم شارە هاتووە داگیرکردنی خاک و نیشتیمانی شاری کەرکووک لایانی هەندین کەسەوە ئەمێ ئامانجە سەرەکیەکەمان کە ئەمانێ باسی بکەین. باشە دکتۆر علی باست لەوە کرد کە لە دوای کردنەوەی سنتەری ڕۆشنبیری لە شاری کەرکووک بڵێن بۆ بارودۆخی ئێوەکو شانۆکاران وەکو کار و چالاکی هونەرەکان بەرەو باشتر ڕۆشتووە. لەم کارە هونەریەدا تا چەند سەپۆرتی ئێوە کرایە خۆت کێ بوون کە یارمەتیدەری ئێوە بوون؟ خانم هەتاکۆ ئێستا من باسی ئەوم کرد وایە وەکو شوێن سەپۆرتمان هەیە ئەویان زۆر باشە بۆ ئێمە وەکو سەپۆرتی گیلانی مادی هەتاکو ئەم سانی کە من و تۆ قسەی تیا دەکەین هیچ سەپۆرتێکی مادیمان نەبووە هیچ کارێکی هونەری بەبێ سەپۆرتی مادی نابێ تەنانەت تو ئەگەر بتەوێت ڕیکلامێک بۆ شانۆگەرەکەت بکەیت سەپۆرتی مادیت ئەوێ کە شتێک هەبێت بتانی ئەو کارەکەت بکەیت و ڕیکلامی بۆ بکەیت بۆی خەڵک ئاگدار بکەیتەوە کە تۆ ماشێکی شانۆت هەیە هەتاکو ئەم لەحزەیە هیچ لایەنێک نەبووە لەگەڵ چەندین لایەنە شاخسەمان کردو بۆی ئێمە لەگەڵ چەندین کۆمپانی شاخسەمان کردو بۆی هاوکار ئێمە بن و بتوانین ئەم ماشە شانۆیە بکەین هەتاکو ئەم سانیە هیچ کەسێک نەبووە ئەوەی کە ئەکرێت و ئەنجام ئەدرێ تاکە شتێکە لەسەر گیرفانی خۆمانە دواتر کە نمایش ئەکرێ بۆ ماوەی ئەو 3 ڕۆژە ئێمە بە پلی نمایشەکەین هیچ نەبێ بتوانین پارەی ئەوە بگەڕێنینەوە کە کۆمەڵێ مەسروفات کراوە ئەگەر لە سەتا مەسەلەن 50 بگەڕێنینەوە بۆ ئێمە باشترێکە. بێگومان دکتۆر علی من هیوادارم کە ئەم کارە شانۆیە لە کاتی نمایشکردنیە بینەرێکی باش لە خۆی کۆ بکاتەوە بەڵام وەکو پێشببینی خۆتان لە دوای دەستپێکردنەوەی کار و چالاکی هونەرەکان لە شاری کەرکووک بڵین لە دوای کۆرۆناوە ئەتوانێت بڵین لە ئێستای خۆتان چاوەڕێ واکەن کە بینەرێکی باش ئامادەی ئەم کارە شانۆیە بێت؟ بەڵێ وەکو خودی خۆمان وەکو گروپی کاتی هونەر پێشتر کە کارمان ئەنجام داوە لەم شارە ئەوەی کە پێشتر بینیمانە حتمما کۆمەڵی خەڵک هەیە چاوەڕی ئەم کاراکە بەڵام لە هەمان کاتایە ئەبێ هەر کارێکی هونەری ئەگەر ڕیکلامی بۆ نەکرێت هەموو کەسێک مەسەلەن لە ناکایەکە و بیبینێت ئەبێ هەر کاری هونەری بێ ڕیکلامی بۆ بکرێت بەرچاو کرێت لە میدیاکان بێت لە سۆشیال بێت لە فەیسبوک بێ یان لە جادۆبانەکان بێ بتوانانی ڕیکلامی بۆ بکەیت خەڵکانێکی ترش هەن پیان خۆشە نمایشی شانۆ ببینن شەرت نیە تۆ مەسەلەن تۆ بناسێت و تۆ داوەتی بکەیت لە ڕێ موبایلەوە یان لە ڕێ فەیسەکەی خۆتەوە خەڵکانێک هەیە لە ڕێ میدیاوە تۆ کارێکی تۆ بینێت و دێت ئێمە بەکو بەش بە حاڵی خۆمان هەتاکو و ئێستاکە ئێمە ئەڵین خەڵکێکی زۆر ئاگادار بێتەوە دێ بە حکمی فەیسەکانی خۆمانەوە و کەناڵەکەی جەنابتان و چەندی کەناڵ هەیە کە ئاتوانین بەرنامی ئاهای تیا بکەین و خەڵکێک بەرجووی ئەەکەوێ و بەرچاوی ئەەکەوێ کە بینەرێکی هەبێ. بێگومان من هیوای سەرکەوتنتان بۆ خواستم دکتۆر علی و ئێمەژەکو پرۆگرامی ئەمڕۆ واروە کەناڵی گەلی کوردستان لە خزمەتانین لە خزمەت هەموو هونەرمەندانە و هەروە هەر کارێکی هونەری لە هەر شوێنێکی کوردستان بکرێت ئمە لە ئامادە باشیین دووبارە زۆر سپاس بۆ تۆ و هەروە دەستی ئێوە و هەروە هەموو ستافی ئەم کارە شانۆیە خۆش بێت هیوادارم کە ماندوو نەبن و هەروە چاوەڕێکم کە کارێکی زۆر جوان و باش نمایش بکەن و دەنگدانەوەیکی باشە بێت دووبارە زۆر سپاس بۆ تۆ بە هیوای کەوتنی زیاتر بەڵێ بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوام دەبین ڕێکخراوی کوردستان دیالۆگ بە هاوبەشی دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان کۆڕێک بۆ ماڵاوایی لە شاعیری نەتەوە جەلالی مەلەکشا ڕێکخست کە لە دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان بەڕێوەچوو. دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفانە لە شاری سلێمانی مەراسیمێک بۆ ماڵ ئاوایی شاعیری نەتەوەی جەلال مەلەکشا بەڕێوەچوو. ڕێکخراوی کوردستان دیالۆگ بە هاوبەشی لەگەڵ دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان ئەم مەراسیمەیان ئامادە کردووە. لە ڕاستیە ئێمە وەکو کۆمەڵی دۆست و برادەری وە قەڵەم بەدەستەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نیشتەجێ سلێمانی بە ئەرکی خۆمانمان دەزانی لێرە کۆڕێکی پرسە و ماتەمین بگێڕین و هەمانگیمان کرد لەگەڵ ڕێکخراوی کوردستان دیالۆگە ئەوانیش لەگەڵ دەستگای جەمال عیرفان بەخۆشیەوە ڕێکیان گرتە ئەستۆوە بتوانین یادێک لە شاعری نەتەوەی جەلالی مەلەکشا بکەینەوە بۆ کۆچی دواییەکەی
ئەمە ئەرکی ئێمەیە و ئەرکی کۆمەلگای ڕۆشنبیری باشووری کوردستانی شەکە خاوەنداریەتی لە قەڵەمەکانی خۆی بکە کەسێک کە چەندی ساڵی تەمەنی تەرخان کردووە بۆ ئەوەی کە خزمەتی کتێبخانەی کوردی و ئەدەبی کوردی و ڕۆشنبیری کوردی بکات لە ڕۆژی مردنەکەیە کۆمەلگای کوردیش ئەو ئەرکەی لەسەر شانەکە ڕێز لە ماندووبوونەکانی بکرێت ئەمەش وەکو خۆمان ئەو ئەرکەمان گردووەتە سۆ تا بتوانین بەنسبە کاک جەلالە و هەنگاوێکمان لابێت. نووسران و ڕۆشنبیران لەم مەراسیمە ئامادە بوون و بە گرنگیەوە باسییان لە ڕۆڵ و کاریگەری ئەم نووسەرە دەکرد با ڕۆحی شعر و ئەدەب ناویان دەهێنا. وڵام من ئاگاداریان کردمەوە کە ڕێکخراوی کوردستان دیالۆگ ڕاستمێک بۆ یادی کۆچکرد و جەلالی مەلەکشا بەڕێوە دەبات داوایان لێ من کرد ئەگەر وتەیە قسەی شتێکم هەبێ منیش چەند قسەیەکم لەسەر جەلالی مەلەکشا کرد لەسەر شارەکانی لەسەر ژیانی خۆی وەکو وەفایەک بەڕاستی جێپەنجەی جەلالی مەلەکشا لە ئەدەبی ڕۆژهەڵات لەسەر شعر و لەسەر چیرۆک جێپەنجەی دیارە جەلالی مەلەکشا جگە لەوەی کە شاعیر بوو چیرۆک نووس بوو هاوکات ڕۆژنامە نووسیش بوو ماوەی 15 ساڵ نزیکەی 15 ساڵ لە گۆڤاری سروە کە یادگاری مامۆستا هێمن بوو لەوێ وەکو دەستەی نووسەران بەشدار بوو ڕۆڵی خۆی هەبوو ئێمە هەمومان کوردەکانی ڕۆژهەڵات قەرزداری گۆڤاری سروین کە یەکێک لە دەستەی نووسەرەکانی گۆڤاری سروە جەلالی مەلەکشایە کە ئێمە خۆمان بە قەرزداری جەلالی مەلەکشا ژزانین. زۆر زۆر سپاس وڵی ئەمڕۆکە بەشداریمان لەم مەراسم و ڕێوڕسمەکە سپاسی دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان دەکەین چون بەڕاستی حەقوا بوو کە مەراسمی گەورەتر بوو مامۆستا جەلالی مەلەکشا بگیرێتە بەڵام نهایەتەن سپاسیان دەکەینە مەراسمێکی باش هەرچەند خەنجیلانە و چووکە بوو بەڵام نهایەتەن زۆر زۆر سپاسیان دەکەین کە لە یادی کۆچی دوای مامۆستا جەلالی مەلەکشا ئەو زەحمەتیان کێشە هیوادارین کە بەڕاستی نەدەنا دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان کە ئەو زەحمەتیان کێشا بەڵکە حکوومەتی هەرێمی کوردستانیش و دەستگای حکوومەتی هەرێمەکە و وەزارەتی ڕۆشنبیری و ئەمانە بتوانن هەم لە سلێمانی هەم لە هەولێر بتوانن مەراسمێکی گەورەتر بۆ مامۆستا جەلالی مەلەکشا بگرن چون بەڕاستیەکی لەو کەسانەیە کە جێپەنجەی لە شیعر و نووسین و ڕۆژنامەنووسی کوردیدا دیارە. ئاخۆ دەبێ ئەو ڕۆژە بێ کاوەی کوڕم جۆنتای سەفەر کاتەشانی دەڵاڵانی بەرگاراژی شاری سنا هاوار بکەن سلێمانی 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 جەلال مەلەکشا بەم شعرانە داوای مافی ڕەوای کوردی دەکرد. مەلەکشا لە 19 ئازاری 1950 لە گوندی مەلەکشای شاری سنا لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە و لە تەمەنی 69 ساڵیدا لە شاری سنا کۆچی دوای کرد. نیوە شەو بوو لە خاوشی زیندانێکە ئەدامی تاوانبارەکە بیری لە کازێوا کرد لە ژوورێکی پرخەیاڵی شاری خەما ژنێ بیرەوەریەکانی دەنک دەنک وەک ملوانک بۆ گەردنی کۆرپەهێشتانە هاتووەکەی پێوە کرد. لە سەرەتادا بە زمانی فارسی شعر و پەخشان و چیرۆکی نووسیوە بە بێبوونی هیچ کتێبێک و بە هۆکاری بەپێزی بابەتەکانی بۆتە ئەندامی کانونی نووسەرانی ئێرانی. لە دوای ساڵی 1970ەوە بە کوردی دەستی بە نووسین کردووە و با قەڵەمەکەی شعری بۆ ئازادی و یەکپارچەی خاکی کوردستان نووسیوە. ژین عەبدوڕەحمان، گەلی کوردستان، سلێمانی. ئەمڕۆ پێشکەشکردن هیوادارم کە تەواوی پرۆگرامەکە بەدڵی هەموو لە یەکتامە بێت. زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان نبوون. هەتاکو سبەینێ لەگەڵتان نەبین ئێوارێکی خۆش بۆ گشت لە یەکتان ماڵتان ئاوەدان.